کاری تونند و تیژی بکات. لاتان سیر نەبێت ئەمە کچێکی کوردە و تەمەنی 25 ساڵە ویستویەتی بڕواتە سووریا و دواتر بگەڕێتەوە کاری تونند و تیژی ئەنجام بدات. با لە زمانی خۆیەوە گوێبیستی ئەم کچە ببین کە چۆن بیری توونڕەوی لەلا دروست بووە. من تەمەنم 25 ساڵە تا هەشتی ناوەندیم خوێندووە دوای وازم لێ هێناوە بەهۆی هاوسەرگیریەوە. باشە هاوسەرگیریت کەواتە کردووە؟ بەڵێ بەڵام 6 مانگ هاوسەر بووین چونکە نەگونجێ لەگەڵ مێردەکەمەوە دوای جیابووینەوە. باشە پێش ئێستا لەگەڵ کێ ئەژیایت پێشەوەی دەستگیر بکرێت؟ لەگەڵ نانکم ئاژام پێش هاوسەرگیری لەگەڵ نانکم ئاژام دوای هاوسەرگیری شەر لەگەڵ نانکم ئاژام. بۆچی نانکرد؟ ئەی دایک و باوکت؟ من زۆر بچووک بووم کە دایکم خۆی سووتانە بەرچاوی منە. بۆچی خۆی منە لەبەرەوەی هەموو کاتێک کێشیان لەگەڵ باوکمە هەبوو هەموو کاتە شەڕیان هەبوو ئیتر دایکم تەحەمولی نامە گەشتەوەی کە خۆی سووتانە بەرچاوی منە. ئەو دیمەنە یەکێکە لەو دیمەنانێک کە هەتاکو ئەم داخە لە بەرچاومە بۆی ئەو دیمەنەوە زۆر کاری تێکردم کای لە کەسایەتیم هەڵسە و کەوتم بیرکردنەوەم کە زۆر جیاوازی کردم لە هەڵتەمەنەکانی خۆم. باشە دواتر لەگەڵ نانکت دەژیایت؟ بەڵێ بەهۆی ئەوەی کە باوکم هاوسەرگیری کردە و دوایی کە دایکم مرد منیش مەجبور بووم کە بچم بە لای بەجیا باوکت بەجیا ئاژیا؟ بەڵێ لە خانوویەکی تر ئاژیا لە شوێنێکی تر. زۆر چاکە. سەرەتا چۆن بیری توونڕەویت بۆ ها چۆن لات پەسەند بۆ ئەم بیرە؟ کاتێککە گوێم لە وتارەکانی مامۆستا من خەڵە لە وتارەکانی تێگەیشتم وە هەستمە کرد کە باسی جیهاد دەکات. من هەستمەکەم مسلمان بوونی ڕاستەقینە بەس بە جیهادە. جیهادیش لای من شتێکی تر بوو وام ئەزانی بە خۆتەقاندنەوە دژاتیکردنی مسلمانەکانی تر تەنها ئەو کەسانم لا ڕاست بوو کە لەنەو گروپەکانی داعشان. باشە بۆ تەنها گوێت لەو مامۆستایە ئەگەر گوێ لە مامۆستاکانی تر ناگر کە بە شێوازی جیاواز باس لە ئاینی ئیسلامەکەن؟ گوێمە کرد بەڵام زۆری ئەو مامۆستای کاری لە منە کرد. باشە سەرەتا لە چیەوە دەست پێ کرد؟ من بەهۆی ئەوەی کە هاتوچەی مزگەوتمە کرد کوڕێکم ناسی هاوڕێترم هەبوو بەڵام زۆر نزیک بوو لێمەوە چونکە بیرکردنەوەمان زۆر لێکە چوو بەهۆی ئەوە کە پێی هەر هاوڕێ بوون یان عیلاقی خۆشەویستیتان؟ نا تەنها هاوڕێ بوو. باشە ئەو 2007 چۆنە گروپەکانی داعشەوە. بۆ کوێ چوو؟ بەڵێ بۆ کوێ چوو؟ بەسوولە بەنەو گروپەکانی داعش وتی من ئەڕۆم با بزانم شتەکان چۆنە دوایی بەتۆڵەمەوە لە ڕێگەی کامان لە یەکتری بوو نامەمانە گۆڕیەوە. باشە تۆ چی تەکرد لەگەڵەوە بەردەوام باسی چیتانە کرد؟ ئەو پامەکانی پێ ڕووداوەکانی بۆ باس دەکردم کە لەوێ شەڕۆیە دروشمەکان منیش دوو پیجم هەبوو. باسی ئەو تونند و تیژیانی ئەوەی ناکرد بۆ تۆ؟ نا ئەو بە شێوەی ڕاستەکە بۆی باس دەکردم یعنی وا بۆی باس دەکردم کە ئەوە ڕێگە ڕاستەکەیە منیش لە ڕێگەی پیجەکانەوە ئەمویست بە حسابی خۆم ئەمویست کارە چاکەکە بکەم گەنجەکان بێن مەسەر ڕێگە ڕاستەکە کە ڕێگەی داعشە. بە ناوی خۆتەوە بوو یان بە ناوی خوازراوە بوو؟ نا کەس نێزانی کە منم. چەند پیجت هەبوو؟ 2 پیجم هەبوو. فۆلۆوەرشتت زۆر بوو؟ بەڵێ بەشی خۆم فۆلۆوەرسم هەبوو لایکی کۆمنتی باشیشم بۆ هات. باشە لەو خیلالی ئەو ماوەی کە تۆ کارت لەو پەیجانە ئەکرد و بانگەشت بۆ ئەو ڕێکخراوە ئەکرد هیچ کەسێک هات بە تۆ بڵێ منیش هاوڕاتم یان لێت نزیک بێتەوە بێوێ لەگەڵ تۆیە هەمان کار بکات؟ بەڵێ نامە زۆرم بۆ هات لە ڕێگەی کۆمنتەوە لە ڕێگەی نامەوە ئەیانویست بێنەوە گروپەکانەوە بەڵام من جوابی کەسم نایەوە لەبەرستی قم بە کەس نەبوو وامەزانی لەوانەیەکێک لەوانە بیانەوە من دەستگیر بکەن بۆ بیانەوە نامم بۆ بنێرن. هیچ کاتێک ئەو پەیجانەی تۆ سزا نادران ناخران؟ بەهۆی ئەوەی کە ڕیپۆرتی زۆری لێدرا داخرا من هەوڵیکردنەوەی ئەیە هەر ئەوەنەی کە ئەمزانی ناکرایەوە ڕاستەخۆ پیجێکی ترم دانا هەمان دروشم هەمان لۆگۆی ترم بڵاوە کردەوە هەمان پۆست کۆڵم نایە. باشە ماڵەوە باوکت نەنکت کەسە نزیکەکانی تۆ کەسیان بەم کاری تۆیان نەزانی؟ من باوکم زۆر ئاگەی لەم نەبووم بەهۆی ئەوەی کە هاوسەرگیری کردبوو دوور بوو لە من نەنکیشم پیر بوو بۆی ڕێگەم نایە هیچ کەسێ بزانە زۆر بەنهێنی کارەکانمە کرد. وەک کچەکە دەیگێڕێتەوە یەکێک لەو کارە تونند و تیژیانی ویستویەتی بیکات خۆتەقاندنەوە بووە لە یەکێک لە مزگەوتەکانی هەرێمی کوردستان. چەندێک تۆ لە ڕێی عەلام و پەیجەکانەوە تۆ بانگەشت بۆ ئەم ڕێکخراوە کردووە؟ چەند مانگێکی کەم بوو دوایەوە کە لەگەڵ قسم کرد بڕیاریمانیا کە منیش بڕۆم بۆ ناو ئەو گروپانە وتی باشە من لەگەڵ چۆن بووە بڕیارێکدا بڕۆیت؟ لەبەرەوەی هەستمە کرد ئەگەر ئەوە بکەم ئەبم بە مسلمانی ڕاستەقینە. باشە ئیتر ئەو بنەکەم قسەم کرد لەگەڵ سەرکردەکانە قسەکەم دوای ئەوە جا بە لێ گێڕمەوە ئیتر ئەوە بۆ قسەمان کردەوە ڕۆژەکەمان دیاری کرد کە چۆن بڕۆن چۆن بێمەوەی هەم کاریشان بۆ دیاری کردم
خۆتەقانەوەم بوو لە مزگەوتی ئەو کاتێک ئەڕۆم بۆ سووریا ئەگەڕێمەوە ئەبووە بڕۆشمە مزگەوتی خۆم تەقانایەتەوە چونکە هەم بە بیرۆڕای من هەم بیرۆڕای ئەوان مزگەوتی مامۆستاکان و ئەو کەسانەشی ئەڕۆم بۆ ئەوە کافرن ئیسلام بەلاڕێیابن. باشە قرار بوو تۆ چۆن بڕۆیت لەکوێوە بڕۆی لەگەڵ کێ بڕۆی بۆ سووریا؟ وا قرار بوو کە شخصە بنێرە بۆ سەر سنووری سووریا. باشە ئەو شخصە کێ بوو کورد بوو یان سووری بوو؟ نازانم بەڵام هیچی پێنەوتی؟ نا هیچی پێنەوەتم بەڵام وتی من خۆم نایم شخصێک ئەنەرم تۆ بە تەکسی وەرە بۆ ئەوە لەوێ شخصەکە ئەو هێنە بۆ لای من و سەرکردەکەم. باشە تۆ لەکوێوە ڕۆشتی؟ ئێمە ڕۆژێکی ترمان دیاری کردهبوو بەڵام ئەوە بۆ ڕۆژێک هاوڕێیەکەم پێی وتم کە ئاساییش چاودێری دەکە بەڵام نەی ئەزانی کە من بەتەمای ئەوەم کە لەگەڵ سەرکردەکانی داعش دەست. ئەو هاوڕێیت ئێزانی تۆ بیری چۆن بیری تون ڕەوی ئێزانی تونڕەوم بەڵام ئێزانی بیری تۆی هەبوو؟ بەڵام وەکو منە. باشە ئەشی زانی کە ئەتەوێ بچیتە ناو داعش؟ نا ئەوەی نازانی بەس ئەوەی ئەزانی کە تونڕەوم. ئیتر دوای کە ئەو قسەی پێوتم من ڕۆژەکەم گۆڕی لەگەڵ محەممەدا قسەم کردمانە بەیانی ڕاستەخۆ بۆ بەیانی سواری تەکسی بووم و ڕۆشتم. لەکوێوە؟ باشە لەکوێ دەستگیر کرای؟ بەڵام هەر ئەوەی گەشت یەکسەر ئاسایش پێزانیم و دەستگیر کردم. باشە ئێستا پەشیمانی هەر بەجددی پێم بڵێ. هەتاکۆ کاتی دەستگیریش کران پەشیمان نەبووم کاتێکە خواردنیان بۆ هێنام کەوچەکانم هەڵ ئەگرت و لۆگۆی دروشمەکانی داعشم لە ناو ژوورەکانی زیندانە هەڵەگۆڵی. باشە بەڵام ئێستا ئەوەنە پەشیمانم ئەگەر چەند باسی ئەو هەستم بکەم بڕۆ ناکەم ئەو هەستە پەشیمانیان بکات. هیوادارم هیچ کەسە بە کوێرانە دوای هیچ کەسێک و دوێ لە هیچ کەسێک نەگرێت. چیرۆکەکە لێرەوە کۆتایی نایات. باوکی کچەکە لە زمانی خۆیەوە دەیگەڕێتەوە کە بەهۆی ڕووداوێکەوە کە لەو کاتەدا کچەکەی تەمەنی تەنها 3 ساڵ بووە ڕووداوەکە کاریگەری خراپی کردووەتە سەر کچەکە و ئەویش خۆسووتاندنی دایکی کچەکە بووە لە بەرچاوی کچەکەی. سەرەتا ئێوە چۆن زانیتان ئەم کچەتان ئەوێت بچێتە ناو ڕێکخراوی داعشەوە هەروەها بێت بە ئەندامێک لە ئەندامی ڕێکخراوی تیرۆریستی داعش؟ ئێمە هەتاکو نەژیرە ئاگاداری ئەم شتە نەبوون بە هیچ جۆرێک. باشە پێشتر هیچ هەستان بەوە نەئەکرد کە ئەم کچە مەیلی بەلای ئەو جۆرە ڕێکخراوانەیە هەیە یاخود مامەڵی تونند و تیش یاخود هیچ گۆڕانکارێک لە ژیانی ئەم کچەیە ڕووی نەدابوو؟ پێشتر چونکە من ژیانێکی خێزانێکی تازەم پێکەنابوو ئاگاداری ئەم شتە نەبووم بەڵام درکم پێکرده بوو ئەو لەگەڵ دایکمە ئەژیا بەڵام من هەر ئەوەنە درکم پێکرد بوو چەند جارێکیش لەسەر ئەم بابەتە ناکۆک بووین. باشە بۆچی بەجیا ئەژیان؟ من خێزانی تازەم پێکەنابوو و ئەویش لەگەڵ دایکمە ئەژیا ئەو زەواجی کرد بەڵام دوای 6 مانگ جیا بووە تووشی بارێکی دەرونی زۆر ناجێگیر بووبەوە. لەکەیەوە؟ کە من لە زیندان ببووم پێشتر بۆ مودەیەکی زۆر زیندانی بووم بەڵام کە هیچ بەڵگەیە نەبوو لە دژم. بۆچی لە زیندان بوویت؟ لەبەر ئەوەی کە دایکی ئەم خۆی سووتان دایکی خۆی سووتان. باشە پێشتر هەنی کێشەمان هەبوو و ڕۆژێکیان من لە ماڵەوە هەنی کێشەمان بۆ دروست بوو چوومە دەرەوە دوای تۆزێ دراوسەکەمان پەیوەندی پێوە کردم و وتی خۆبگەێنەرە نەخۆشخانە خێزانە خۆی سووتانوە و لەسەر ئەم بابەتانە کە لەسەر لەبەرچاوی خۆی سووتان بوو تەنها 3 ساڵ بوو کاتە تووشی بارێکی دەرونی زۆر ناتەواو بوو وەکو نەخۆش وا بوو ترس و قەلەقێکی بەردەوام دایم هاواری یەکرێ قیژان باری دەرونی زۆر ناجێگیر بوو. باشە ئەو پێشەوەی کە بڕیار بدات بچێتە ناو ڕێکخراوی تیرۆریستی داعشەوە لە ڕێی ئەکاونت و پێیجی جیاجاوە بانگەشەی بۆ ئەو ڕێکخراوە کردووە تۆ وەکو باوکێک ئاگاداری ئەمە نابووی؟ من بە هیچ شێوەیە ئاگادار بەم نەبووم نەمزانیوە ئاوا یەکجار تێکەڵایی ئەو ڕێکخراوە بووە بەڵام تەنها هەستم پێ کرده بوو کە گوێی لە هەنێ بابەتی تونڕەویە گەر هەنێ وتاری تونڕەویە کرد و چەند جارێکیش بووە بە ناخۆشیوان و ناکۆکیمان لەسەر ئەم بابەتە. تۆ خۆت ئەو بیرەی ئەوت بەلاوە پەسەندە نوێژەکەی؟ من نوێژەکەم بەڵێ بەڵام بە هیچ جۆرێ ئەو بیرەی ئەوم لا پەسەند نییە. باشە ئێستا ئەگەر حکومەکەی ئەو تەواو بێت حکومی خۆی بخوات و دواتر بێتە دەرەوە ئامادەی وەری بگریتەوە لەگەڵیا بژیت؟ بەڵێ بەڵێ ئامادەم چونکە ئەو ئێستا لە ئەوە لاوانە بوو بەڵام ئێستا زۆر گۆڕەوە ئەڵێ بەس زێرە دەرچم بە هیچ شێوازێ ناچمەوە سەرەوە ڕێگایە و بە تەواوەتی هەموو شتەکانی ژیانمە گۆڕم و نامهەوێت دیسانەوە تووشی غەڵەت بێت و ئەم هەیە لەژێر پەروەردەی خۆما بێت. باشە بڕوای پێەکەی کە فعلەن وا بێت هەستی بە پەشیمانی کردبێ؟ بڕوای پێەکەم وەکو بڕوا بووم چونکە ئەو تووشی نەخۆشیێکی دەرونی و حاڵەتێکی دەرونی بوو بۆ کاتە
ئێستا لەو تەسەووریان باش بوو بێت. باشە ئامۆژگاری چییە بۆ دایکان و باوکان بۆی مناڵەکانیان تووشی لە نەتیجەی نەگونجان و کێشە و ناکۆکیەکانی ئەوان تووشی ئەم حاڵەتانە نەبنەوە؟ هەر کێش و مشکلەیەکێ با لەبەر شێوەی مناڵەکانە باز نەکرێت. بەڕاستی من بەهۆی ئەوەی کە لەگەڵ دایک کێشەم هەبوو و لەبەر چاوی ئەوە مشکلەمان ڕوویەوە زۆربەی کات ئەم تووشی نەخۆشیکی دەرونی ببوو و هەروەها دایکیشی کە خۆی سووتان لەبەر چاوی ئەمە باری دەرونی بە تەواوەتی تێکچوو بوو ئەم کچە وای لێ هەڵقوی باتە ئەم شتانە و لەگەڵ ئەم ڕێکخراوانەیە تێکەڵاو بێت. چیرۆکی ئەم کچە لە بەرنامەی نهێنەکان ئاشکراکرا وە کچەکە باسی کرد بەهۆی وتاری یەکێک لە مامۆستا ئاینیەکانەوە زیاتر بیری توندڕەوی لا دروست بووە. بۆیە ئەم مامۆستا ئاینیە بەم شێوازە باز لە وتاری ئاینی دەکات. ئەگەر خیتاب یعنی گوتاری مامۆستای ئاینی خیتابێکی هاوسەنگ و شەرعی و تێیدا ڕەچاوی لایەنی دەرونی خەڵک و لایەنی کۆمەڵایەتی و کەسایەتی خەڵک ئەکرا بێگومان ئەوە بە شێوەیەکی ئەرێنی ئەشکێتەوە بەسەر خەڵکاوە قازانجێکی زۆری لێ ئەکەن و بە پێچەوانەوە ئەگەر مامۆستاکە وتارەکەی نەرێنی بێ یاخود وتارەکەی تونند و تیژ بێ یاخود وتارەکەی وتارێک بێت چۆن ئەڵێ لەگەڵ واقعا یعنی زەمینە بینی نەکرد بێ لەگەڵ واقعی کۆمەلگەدا نەگونجێ یاخود لە خەیاڵا قسە بکە بابەتێک بوروژێنێک کە پەیوەندی بە ئێستای کۆمەلگەوە نەبێ یا بێت بە عەقڵی وڵاتێکی تر شوێنێکی تر قسە بکە بێگومان کاریگەریەکی زۆر نێگەتیڤ و خراپی لەسەر ئەو خەڵکە ئەبێ و بگرە ئەبێتە هەندێک جار هۆی تێکدانی تەسەورات و لێکدانەوەی خەڵک و تێکدانی مامەڵە و پەیوەندیەکانی خەڵک لەگەڵ یەکتریدا. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە کاتی وتاردانیا کۆمەڵێشتی زۆر گرنگی ڕەچاو کردووە. یەکێک لەوانە زۆر بە کەمی قسەی کردووە یعنی ماوە و کاتی وتارەکەی زۆر کەم بووە لە چەند دەقیقەیەکی کەم وە لە چەند ڕستەیەکی کەم تێنەپەڕیوە. ئەمە یەکواتە کات زۆر گرنگە بۆ وتاربێژ کە بابەتەکان چڕ و پڕ بکاتەوە کورت و پوختی بکاتەوە و هەوڵ بدا بۆ نمونە لە یەک وتاری هەینیدا یەک خاڵێک بوروژێنێ و ئەوەی کە پەیوەنددارە بەو خاڵەوە بە شێوەیەکی متەوازین و هاوسەنگ بیدا بەگوێی ئەو خەڵکا و نمایشی بکە و عەرزی ئەو خەڵکەی بکە. ئەوە یەک. دووەم مەسئلەی دەنگ بەرزکردنەوە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە چەند حاڵەتێکی کەمانە بێ دەنگی زۆر بەرز نەکردوێتەوە بە شێوەیەکی ئاسایی وتارەکەی داوە و فعلەن وتاربێژ و خەتیبێکی زۆر سەرکەوتویش بووە. خاڵێکی تر ئەوەیە لەسەر خۆ قسەکردن. حتا بەعزێک لە عولەما و زانایانی ئیسلام ئەفەرموون پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە قسەی فەرمووە توانیوتە دانە بەدانە وشەکان بژمێری بۆ ئەوەی لە کۆی وشەکان تێبگەیت و حاڵی ببی. بۆیە ئەو وتاربێژەی کە ڕاستەوخۆ قسە بۆ خەڵکەکە بە تایبەتی لایەنی دەرونی خەڵک ئەبێ بخوێنێتەوە و ئەبێ دیراسە بکات چونکە کەسی وا هەیە تۆ ئەیبینی لە ڕووکەشە زۆر ڕێک و پێکە زۆر جوانە زۆر بەبێ کێشە و مشکلە دەرەکەوێ بەڵام لەوانەیە لە واقعدا گەورەترین کێشەی هەبێ لەوانەیە پێویستی بە یەک وشە یا یەک ڕستەی تۆ بێ بە جوانی عەرزی بکەی و ئاراستەی بکەی بەهۆی ئەو وشەی تۆ بەهۆی ئەو ڕەحم و سۆز و میهرەبانی تۆ کە لە وتارەکەتە ئەیوروژێنی لەوانەیە ئەو ڕزگاری ببێت لە گەورەترین کێشە و بە پێچەوانەوە لەوانەیە بەهۆی یەک ڕستەی تونند و تیژی وتاربێژێکەوە خێزانێک و دەیان خێزان هەڵوەشێتەوە. خیتاب و گوتاری وا هەیە هەر بە ناوی دینیشەوە عەرزەکرێ وا ئەکا لە پیا و دەفعەکە بۆ ئەوەی خراپترین مامەڵە لەگەڵ ژنەکەی خۆی بکە و گوتاری وا هەیە دەفعی ژن ئەکا بۆ ئەوەی خراپترین لە مامەڵە لەگەڵ مێردەکەی خۆی بکە لەگەڵ کەسوکاری مێردەکەی بکە. بۆیە ئێمە وەکو یەکێتی زانایان وەکو وەزارەتی ئەوقاف هیچ کات لەگەڵ ئەمە نین و بگرە ئێستا یەکێک لە معاناتەکانی ئێمەش وەکو سەرکردایەتی یەکێتی زانایان ئەوەیە بەردەوام بە دوواداچوون حتا بۆ بابەتی سۆشیال میدیا و ئەو پەیج و کەناڵە لۆکاڵیانە ئەکەین کە دروست بوون بۆ نمونە ئێستا وای لێ هاتووە هەر کەس بۆ خۆی توانە کەناڵێکی هەبێت کەناڵێکی داناوە بە ئارەزوی خۆی بەبێ سانسۆر و بەبێ هیچ ڕقابەیەک قسە ئەکات و فکرە فڕێ ئەداتە ناو کۆمەڵگەوە. بەجددی ئەمە بابەتێکە نەک هەر وەزارەتی ئەوقاف حکوومەت بە شێوەیەکی گشتی ڕێکخراوەکان بە شێوەیەکی گشتی کەسە ڕیش سپی و قسە ڕۆیشتوەکان حیزبە سیاسیەکان دادگاکان هەموو ئەمانە ئەبێ بە دوواداچوون بکەن و چۆن بڵێ هەماهەنگیەک دروست بکەن لە نێوان یەکتریا لەگەڵ یەکتریا بۆ سزادانی ئەو مامۆستا ئاینیانەی کە بیری توندڕەوی بڵاو دەکەنەوە چەند ڕێگەیەکی جیاواز گیراوەتە بەر.
مامەڵەکردن لەگەڵ مامۆسای ئاینی ئەبێ مامەڵەیەکی تایبەتی بێ. حیزبێک، کەسێک، ئۆرگانێک، ڕێکخراوێک بیر نەکاتەوە کە وابزانێ مامۆسای ئاینی هەموو کەس ئەتوانێت سزای بدە. مامۆسای ئاینی یان کارمەندە لە وەزارەتی ئەوقافە یاخود ئەندامە لە یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان. هەر کەسێک شتی هەبوو لەسەر مامۆسای ئاینی ئەتوانێت مڕاجعی ئەم دوو موئەسسە ڕەسمیە بکە و بێگومان من ئاگەم لە دەیان حاڵەتە مامۆسای ئاینی بان کراوە بۆ بەڕێوەبەرایەتیەکەی خۆی بۆ لقی یەکێتی زانایان، حتا بان کراوە بۆ بەڕێوەبەرایەتی گشتی، بۆ سەرکردایەتی یەکێتی زانایان، بۆ وەزارەتی ئەوقاف و بە دوواداچوون و لێپێچینەوە و لێپرسینەوە کراوە ئەشکرێ بەردەوە. دۆسیەی وا هەیە پیاوەکە ئەڵێ ژنەکەم ئیلا ئەبێ نیقاب بکە. لەگەڵ ئەوە مەسئلەی نیقاب لە لای بەتایبەتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان واجب نییە، فەرز نییە و کولتوری ئێمە نییە و ئێمە پێمان وایە شتێکی کولتوریە، بەڵکو ئەو حیجابە شەرعیە کوردەواری ڕێک و پێکەی کە دانرا وەک ئێستەی جەنابت کە سەرپۆشت بەسەرەوە بێت و تەنها ڕوخسار و دەستت بەدەرەوە بێ. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی ئافرەت هەموو جەستەی عەورەتە ئیلا دەموچاو و دەستی نەبێ، زۆر ئاسایی ئەتوانێ مامەڵە بکات و وەکو ژنێکی کوردەواری ئاسایی. زۆر باشە. نەتیجەی ئەو کەیسە چی بووە؟ نەتیجەی ئەو کەیسە لێدانی تیا دروست بووە، جیابوونەوەی تیا دروست بووە، بەجددی ئێش و ئازار و خەفەتێکی زۆر و یعنی چۆن ئەڵی دۆزەخێک دروست بووە. بۆیە من ئۆمێدەوارم هەر لە منەوە کە وەک مەلایەک وەکو مامۆسایەکی ئاینی قساکەم بە تایبەتی لە ڕۆژانی جومعە کە ئێمە وتارەکانمان وتاری گشتیە و ئاراستەی کۆی کۆمەڵگە ئەکەین، ئەبێ ئاراستەیەکی هاوسەنگ و ڕەچاوی هەموو لایەنەکانی کۆمەڵگە و گوتارێکی نەرم و نیان و ڕێک و پێک کە هەر کەسێک هات بۆ جومعەکەمان دانیشت هەست بە ئارامی و ئاسوودەیی بکە، نەک هەست بە هەڵچوون و ئینفعال بکە. پاڵنەرێکی تر بێگومان بەوتەی کچەکە خۆی کە وای لەم کردووە حەزی تاوانکاری لا دروست بێت، وتار و گفتاری مامۆستایەکی ئاینیە کە بەوتەی ئەو ئەڵێت بە شێوەیەک باسی لە ئاینی ئیسلام و جیهادکردن بۆ ئاینی ئیسلام کردووە کە من وام لا پەسەند بووە کە تەنها جیهادکردن و خۆتەقانەوە ئەمە لە چوارچێوەی خزمەتکردنە بە ئاینی پیرۆزی ئیسلام. مامۆستایانی ئاینی چی بکەن و ڕای بەڕێزت باشترین وتار و باشترین ڕەفتار لەلایەن مامۆستایانی ئاینیەوە چۆن بێت بۆی حەدێکی وەسەط بەپێی کۆمەڵگا و بەپێی ئاینی ئیسلامیش دروست بکەن بۆی گەنجان گویان لێ بگرن، نەک بە شێوەیەکی وە توندڕە و باس لە ئاینی ئیسلام بکەن کە گەنجان حەزی توندڕەوی و شەڕانگێزیان لا دروست ببێت. قەنەعەتم وایە خەتاکان نەدەینە دەست وەکو مامۆستایانی ئاینی وتارەکە، چونکە ئەو وتاری کە ئەو کچە جوانە باسی دەکات بۆ 8 ملیۆن کەس لێ دراوە، بۆچی 8 کەس خراپ بوو؟ کاتە کەسایەتی خۆی لاوازە، کەسایەتی خۆی زەعیفە، ڕسیڤەری خۆی لاوازە، یعنی تەشبیه نەبێت ڕادیۆیەک بێنە لەسەر مێزەی من دای بنێ. لەم شاری کە من و جەنابتی تیا دەژین دەیان و سەدان ڕادیۆ هەیە، ئەوە من خۆ مەزانم بە دوای چی شەپۆلێک ئاگەڕم، من خۆ مەزانم بە دوای چی کەناڵێک ئاگەڕم، ئەوە منم بۆ خۆم وەکو بەختیار ئەزانم بە دوای چی شەپۆلێک و بە دوای چی FMێک و بە دوای چی مەوجەیەک و بە دوای چی مێگاهێرتزێک ئاگەڕم. بۆیە مرۆڤەکانی مە بەهێز و بە قۆت و مەزبوط بکەین. ینی بەڕێزێک دەڵێ وتاری ئاینی خوشکە جوانەکەم وتاری ئاینی ئێستاکێ بە کوردی نا بە عەربی دەسەکەوێت، بە ئینگلیزی دەسەکەوێت، بە فارسی دەسەکەوێت، دەمی خەڵکمان پێ ناگیرێت. ئێستا هەر لە ناو دیانەتی ئاینی ئیسلامە خجەلدین انحراف هەیە و خەڵک هەیە لادانە و خەڵکیە لە ڕاستە شەقامەکە لایدا و خەڵکێکەیە بە ناوی سونە و خەڵکێکەیە بە ناوی شیعە و خەڵکێکەیە بە ناوی بەهایی و خەڵکێکەیە بە ناوی ئەنوا و ئەشکال شتەیە. کەواتە ئێمە لەمەیە ئێمە هیچ ڕاستە وەزارەتی ئەوقاف و مامۆستا بەڕێزەکان دەبێ ئاگایان لە دەرونی ئەو خەڵکە بێت، دەبێ ئاگایان لە دەرون دروستی ئەو خەڵکە بێت، دەبێ بزان بە چی شێوازێک دەیڵێن. جاری وایە من فەرمودەیەک تەفسیر دەکەم، ڕاستە فەرمودەکە بزڵبت معناکەی وایە، بەڵام ڕەنگە کەسێک بە شێوازێکی تر تێبگا، ڕەنگە بە شێوازێکی هەڵە تێبگا، ڕەنگە بە شێوازێکی ناتەندروست تێبگات. بۆیە مامۆستا ئاینەکان بەڕاستی کرد بزانن شێواز و ئوستوب و ئەو پەیامەکە چۆن دەیگێنن و چی شێوازێک دەیگێنن بە دڵنیاییەوە کاریگەری باش و چاک و مەزووتێ. بەڵام ئەمەش ڕەنگە
ئەمەش ڕەنگە ئێستاکیە تۆزێ قرس بێ، ینی مامۆستایەکی بەڕێز کە من دوێن وەڵە کاکتۆ من سیمینارێکم داوە بۆ کۆمەڵی خەڵکی گەورە کە باسی هەندێشتی دینیان بۆ باز بکەم، بەڵام دوای گەنجێک لە تیکتۆک سەیرێکات گەنجێکی مراهقە ڕەنگە و تاسیر بکات. بۆیە ئێستاکی لە سای سوۆسیال میدیا جاروایە من هەر بۆ خۆم بەسەرمە هاتووە سیمینارێک دەکەم بۆ کەسانی گەورە، دوای زرەکەم منداڵێک گوێ لێگرتو، یان بەعکسەوە سیمینارێکم کردو بۆ کەسانێکی زۆر مناڵ زرەکەم گەورەیەکی ئەبوو شوارە بخەفسمێوتەی تخوا گوناح نییە بە مامۆستای زانکۆی ئەم قسە حەلەق و بەلەق و مناڵانە چیکە ئەو نازانم من ئەمە قسەم بۆ کۆمەڵی منداڵ کردووە کۆمەڵی هەرزەکار کردووە. بۆیە دەبێت زۆر بە جوانی بە مەزبوطی ئەوە دایک و باوکەکان و سوۆسیال میدیاکانە بزانن چۆن ئەم وتارانە هەڵەبژێرن، بزانن چۆن ئەم ڤیدیۆیانە هەڵەبژێرن. ئەوانەی پاڵنەر بوون بۆ ئەوەی ئەم کچە کووردە بیر لە کاری توندڕەوی توندوتیژی بکاتەوە، چەند پاڵنەر و هۆکارێکی تریش هەیە کە وای کردووە کچەکە لە چەند لایەکەوە تووشی شۆک ببێت. ئەم خاتونە بەڕێزە لە چەند لایەکەوە تووشی شۆک بووە، لە چەند لایەکەوە زەبری دەرونی بەرکەوتووە، لە لایەکەوە دایک و باوکێ کە دەبواە ئەوایەکی زۆر باش و چاک و مەزبوط بن بۆی بەڵاو بەداخەوە نەبوونە، لە لایەکی ترەوە دایک کە دەبواە هەتا کۆتایی وەکۆڵێ هەنگاوەکان و هەتا کۆتایی ئەم ئیش و کار و ژیانی کە کچەکەی پیاتێپەڕەکان لەگەڵ یا بۆیە بەڵام بەداخەوە نەبووە، لەلایەکەوە باوک ئەبواە سەرچاوەیەکی زۆر باش و چاکی حەنان و سۆز و عاتیفە بۆیە بۆم کچە نەبووکەوتەوە جارێکەم شۆکێکی بەرکەوتووە کە بریتێ لە دایک و باوک و دایکەکەش مەسەلەی سووتان و مەسەلەی ئەو حاڵەتە نەخوازراوی کە جەنابتان باسیەکەن. دوایەوە چۆتە دەستی دوو، یعنی چۆن بە زمانی کوردی خۆمان دەڵێ دەستی دوو، چۆتە دەستی دوو بەڵێ داپیرە و باپیرێ، داپیرە و باپیرەش هەچەندە دڵسۆز بن بەڵام ناتوان بە زمانێکی گەنجانە تەعامل کە ناتوان بە زمانێکی ئەم تەمەنە هەڵسوکەوت بکەن، دڵنیام نیان توانێت حەز و ئارزوەکانی جێبەجێکەن، دڵنیام نیان توانێت سەفەرێکی پێ بکەن، گەشتێکی پێ بکەن، کۆڕێکی پێ بکەن، چالاکیێکی پێ بکەن، چوونە دەرەوەیکی پێ بکەن، کەواتە ئەمەش بۆ خۆی خاڵی دووەم بۆ خۆی شۆکێکە و بێتاقەتیە. خاڵی سێم مەسەلەی زەواج هاتووەتە کایە بۆ کچ عادەتەن دەوێت لەم قەیرانە نەجاتی بێ. دڵنیام ئەم کچە جوانە ڕەنگە ناڵین 100% شووی پێکراوە، بەڵام ڕەنگە لە ناچاری وتێتی با ئەمەش تاقیکەم و بزانم چییە بێ، بۆی ئەمەش بە خۆی بەڵایەکی ترە کە زۆر جا کچەکان و خوشکە عزیزەکانمانی تێکەوێت لە ئەنجامی بێتاقەتی و ناڕەحەتی لە دایک و باوک و لە نەنک و لە خاڵ و لە چواردەور و نابێ و نەکرێ و نەخێر و هەر بەردەوام کەپت کراوە لەعل لە وتێتی دەرگایەک بۆ خۆمەکەمەوە، بەڵام بەداخەوە سێم دەرگاش دەرگایەکی زۆر باش و چاکی بۆ نەکراوەتەوە وەکو خۆی لە کەیسەکەی جەنابتانە دیارە نەگونجاوە، اینجا بە زمانی نەزانیوە، اینجا زمانی خۆشەویستی وجودی نەبووە یان وەکو پێویست نەتواندا و ماڵەکەوتەوەش بۆ خۆی شۆکی سێم. خاڵی چوارەم کە دیسانەوە لە شۆکی سێم نەجاتی بووە کە لە هەموو عالەما دەڵێ کە تۆ زەبرێکی دەرونیت بەرکەوت دەبێ هەمومان باوەشی بۆ بکەینەوە، دڵنیام کەسێکی تریش باوەشێکی بۆ نەکردوێتەوە، ینی ڕێکخراوێکی زۆر باش و چاک نەبووە کە پشتی بگرێت، خوشک و برایەکی باشی نەبوو کە پشتی بگرێت، مام و خاڵێک نەبوو کە دانیشن پشتی بگرن، بۆیە هێواش اینجا گەشتوتە قۆناغی کە لە ڕووی دەرونی و پێ دەڵن فەراغی دەرونی ئیتر دەست ئەبا بۆ هەر چڵ و پۆپێ، دەسەبات احتیمال هەنیکیان دەسەبات بۆ جگەرە و نێرگەل، هەنیکیان دەسەبات بۆ حەب، هەنیکیان دەسەبات بۆ مادەوەشبەرەکان، هەندێکیان دەسەبات بۆ مەسەلەن تریاک و بۆ مەشروب و ئەوانە، و هەندێکشان لەوەچێ دەستبەرن بۆ هەندێک ڕێکخراوی تروریستی و ئەوانی کەشتی خراپ لەعل لە بەحساب دەرونی ئاسوودە بکات. بۆیە هەموو ئەمانە ئەتوانم بڵێم هۆکارگەلێک مەڵتیفاکتەرێکی زۆر بوونەکە ئەم کچە جوانم بەڕاستی دەستی بۆ هەر شتێک بردووە بەداخەوە نهاتۆتە دەستێەوە، دایک نهاتۆتە دەستێەوە، باوک نهاتۆتە دەستەوە، نەنک نهاتۆتە، مێر نهاتۆتە دەستێەوە، بۆیە هەر هەمومان ڕاستە عوزر بۆ غەڵەتەکەی ناهێنینەوە، بیانوو بۆ غەڵەتەکەی ناهێنن، بەڵام لەلایەکی شەو پێی دەڵێن ئەمە مزەحیە، ئەمە وەکو ئەڵێت بەڕاستی کوشتەی دەستی کۆمەڵێ فاکتەرەکە دەبوو بەو جۆرە نەبووە. باشە دەبێت خێزان چۆن مامەڵەیەکی دروستی هاوشێوەی خێزانێکی سەرکەوتوو لەگەڵ گەنج بە تایبەت هەرزەکار بکات بۆی گەنجێکی بەم شێوەیە دروست نەبێت و حەزی شەڕانگێزی و تاوانکاری لا دروست نەبێت، گەنجێکی نەرمونیان و سەلار بێت بۆ نێو کۆمەڵگا. خێزان من زۆر جار بەراوردم کردووە وا باسی دەکەم دەڵم خێزان وەکو باخچەیەک وایە، ئەگەر بێت و دایک و باوک ڕۆڵی قیادەیەکی زۆر باش و چاک نەبینن ئەم باخە نەمامەکانی تایە گەشە ناکات. یەکەم دەبێت سنوورێکی هەبێ ئەم باخە، خەڵک تەداخلیان نەکاو تەداخلی خەڵک نەکەن و سنوورەکە زۆر باش بێت. دوو دەبێت جوانکاریەک لەم باخەیە بکرێت. سێ دەبێت ئاوی بدەیت، جا بە ئاوی خۆشەویستی بێت، بە ئاوی سەردان بێت، بە ئاوی دین بێت، بە ئاوی دینداری بێت، بۆ چۆن باخێکە بڕۆ 10 دەفتەر 20 دەفتەر 100 دەفتەری پێ بدە ئەگەر ئاوی نەدەیت و بیرێکی تێدانەوەی بەڕاستی ئەم باخە وشک دەکات. خاڵی چوارەم دەبێت هۆکاری ڕووناکەرەوەی تێدا بێت، ئەگەر نام باخە زۆر ناخۆشە بێت، بۆیە دەبێت دایک و باوک ڕۆڵی ڕووناکەرەوەی ماڵەکە ببینن. جا ڕووناکەوە تەنها مەبەستمان کارەبا مۆلیدە نییە، بە قسەیەک، بە پوزەیەک، بە پێکەنینێک، یان هەندێک بەڕێزێک کە سەیری بەرنامەکە دەکات
جاری وایە خێزانی یان دایکەکە یان کچەکە دوێنێ دکتۆریان بیرم نایە باوکم بە دەمانەوە پێکەنی بێت بیرم نایە قسێکی خۆشی کرد بێت بۆیە ئەوەش بە خۆی خاڵێکی زۆر گرنگ و مووی بە خێزان بۆی کە بەختەوەر بێ و خۆشبەخت بێ و ئاسوودە بێ و تاکێکی لێ دروست نەبێت کە دوای دەست بۆ هەڵە بەرێ دەبێت بزڵبێت بەس بە باخەوان ئاسا جارجار بەڵێ و نەخێر بکات جارجار نەمامەکان تۆزێ بیبڕێتەوە ئەگەر سیفەتێک خویەکی خراپ هەیە لەو عایدەی لای بدات خویەکی باش و چاک و مەزبوطی بۆ بێنێ تەشبیه نەبێ عینەن وەکو باخ چۆن دەبێت پەیینی بۆ بێنی دەبێت مادەی کیمیایی بۆ بێنی دەبێت هەندێک جار زەهری بکەی بۆی سیفەتە سەقەت و سیفەتە لار و سیفەتە خراپەکان لەو باخەیە لەو دارانیان نهێڵی بزڵبت خێزان و خانەوەدەش ئاوایە زانی سیفەتێکی خراپ لە کچەکە تا هەیە لە کوڕەکە تا هەیە دەبینی توندە دەبینی تونند و تیژە دەبینی کوڕەکەی و زوڵم لە کچەکە دەکا کچەکەی و زوڵم لە کوڕەکە دەکا دەبینی کچەکەتە و زۆر خۆی بە کەم مەزانێ هەز بە کەمەکە هەز بە نەقسەکە ئەمە لە لای تۆیەکە کە باوکە و مەوجودە هەز بە کەمەکە داماوە دوای بچێتە لای مێرد ئەوەنیتر هەز بە کەمەکە کاتە بە دنیای ناتوانێت سەرکەوتوێ بۆیە باخەوان ئاسا بەڕاستی دەبێت خێزان ڕۆڵێکی زۆر باش و چاک بینێت کە بەداخەوە من لە مەیە گرەیم هەیەکە ئێستا باوک ڕۆڵی ڕاوەدینارە بینێ دایکش چێشت و نان و ماڵجوانکردن لەم بەینە کە شتێک بریتێ لە پەروەردە بریتێ لە پێگەاندن بریتێ لە متمانە بەخۆبوون بریتێ لە سکیڵ و بەهرە دروستکردن بریتێ لە دامەزراندنی کەسایەتی زۆر باش و چاک و مەزبوط وجودی نییە کەمە ئێمە من کە مامۆسای زانکۆم و لە چەند زانکۆ پەیمانگایەک دەرزەڵێمەوە هەستی پێ دەکەم ینی تەلەبەیەک دەرەبەی زانکۆ بێ لە بەرەوەی دەرەجێکی نێناوە دەستکاتە گریان کاتە کەسایەتێکی لاوازە ینی سش دەبیر مۆکچە جوانم بان کردو بۆ ئیدارە و مۆکچە جوانەکەم تۆ بۆ چەند دەرەجێک دەسەکەیتە گریانی باشە دوای پیاو لێ تووڕە بێت چۆن خۆت ڕاگری ئەی دوای خەسوو قسەیەکت پێ بڵێ چۆن ڕاگریانی کچێکە 20 ساڵ 22 ساڵ بێ کاتەمە بەڵگەی سەروی کەسایەتێکی لاوازی هەیە خێزان و خانوادە دروستی نەکردووە بۆ هەموو ئەو ڕاکەڕاک و هەموو ئەو بەزم و ڕزمەی کە ئێستا لە ناو ژیانە هەیە بۆیە ڕۆڵی قیادە بینینی دایک و باوک ڕۆڵێکی قیادی زۆر باش و چاک و مەزبوطە ئەگەرنا سەرکردەی زۆر باشنە منداڵانە دروست ناکەن و کەسانی سەرکەوتویان لێ دروست ناکەن چیرۆکەکان کۆتاییان نایەت هەر لە ناو کۆمەڵگەی کوردی ڕۆژانە چەندین ڕووداوی کۆمەڵایەتی ڕوودەدەن کە بەشێکی زۆریان لە ئێستادا هۆکارەکەی بۆ سۆشیال میدیا دەگەڕێنرێتەوە کە کاریگەری سلبی دروست کردووە نمونەمان زۆر زۆرە هەیە لەسەر ڕێی سۆشیال میدیا وازی لە خوێندن هێناوە هەمە لە ڕێی سۆشیال میدیاوە ئافرەتێکە بۆ نەوازی لە مێردەکەی خۆی هێناوە کە پیاوێکی تر وعدی پێداوە و تێتی بۆ نەخۆت بە تەلاقدان بدە و من تێنم و دوایی و دەستی لێ شۆردووە خەڵکێکەیە بۆ نمونە مەسەرەن لە گەنجی هەڵخەڵەتانوە مەسەن تێتی 50 وەرەقە 70 وەرەقە لە ماڵ و بیێنە بۆ من و من بۆ نمونە هەتاوەکو بەریتانیا و هەتا کوێ نادوەستێنمیانی ئەنوا وەشقال ئێستا لە سایە سۆشیال میدیا چونکە وای لێ هاتووە زەمان نییە لە گیرفانی هەموو گەنجێکایە لە هەموو ماڵێکایە یعنی من زۆر جارم قسەم وتووە جاران کە تۆ دەرگای حەوشەت دادەخستیتر منداڵەکانت پارێزراو بوو ژنت مناڵت پارێزرا بوو ئێستا کە دەرگای حەوشەت داخست و خۆت ڕۆشتی و ئاگاد لە ماڵەوە نەما اینجا ماڵەوە پارێزراو نییە کە کوڕەکەت یان کچەکەت چووە ژوورەکە و دەرگاکەی کلی دا لە دەرگاوتی وا وەڵا لە ژوورەکەم قەینە وازم لێبێنە اینجا وەزع شەڕە و ئێستا توانین بڵێن سۆشیال میدیا گەنجانی فێری سەقافەت کردووە یاخود بەرەو هەڵدێر بردوونی ئەم وەڵامەش بە بەڵێ نەخێ قورسە بەڵام ئەتوانم بڵێم بەداخەوە تا ئێستاکە لە کۆمەلگای ئەمە بە گەورە و بە بچووک بەخۆشمەوە باخۆشمی لێ دەرنەکەم ئەوەی بە دیوە سربیەکە شکاوەتەوە بۆتە هۆی خیانەت و بۆتە هۆی هەڵۆشانەوەی خێزان و بۆتە هۆی کاتفەوتاندن و بۆتە هۆی سارکردنەوەی گەنجەکانمان لە خوێندن و بۆتە هۆی کەمکردنەوەی خۆشەویستی بینی ژن و مێردەکان و بۆتە هۆی ئەوەی کە هەندێک خەڵک ڕاوەدیناری پێ پەیدا بکە و هەندێکی خەڵکیش بۆ نمونە بچێتە سەرساجی عەلی بەداخەوە بە دیوە باشەکەی و بە دوای عەقڵی دەستکرد و زیرەکی دەستکرد و وەکۆڵێ ئەو هەموو داتا و ئەو هەموو سکیڵ و ئەو هەموو بەهرە و ئەو هەموو زمان و جارانی من و جەنابە دەگەر وەکو کەرکووکیەکمان وستایە فێری تورکمانی من ئەوایە تورکمانێکیان عەربێکمان بوو دۆزیاتەوە بە هەزار حەقسەی لەگەڵام بکەین تا فێر بن ئێستا لە ڕێی مۆبایلەکەی خۆی و لە ڕێی سۆشیال میدیاکەی خۆی زۆر بە ئاسانی توانی هەموو ئەم شتانە فێر بێت ئەگەر لە مامۆستایەکی ئاینی کوردیەکەی بەدڵنیا ڕۆم لە عەربی سێرچی بۆ دەکەم چم لە ئینگلیزی سێرچی بۆ دەکەم چم بە زمانێکی فارسی سێرچی بۆ دەکەم وەڵامە تەندروستەکەم دەستەکەوە یان هەر خۆم ڕاستەخۆ توانم بچم سەیری ئاەتەکەکەم سەیری فەرمودەکەکەم و بە شەرحێکی عەربیەوە سەیری بکەم بەڵام کە سۆشیال میدیا و کە تۆڕ کۆمەڵاتەکان کەمتر بەکار هاتوو بەدیوە تەنها بۆ چێژوەرگرتنەکە بوو بە دنیایەوە سوودی زۆر نابێ و قازانجی نابێت. پیرۆرکاری لە مادەی دوی ئەم یاسایەدا دیاری کراوە کە پێک هاتووە لە 8 بڕگە
و سزای ئەو کەسەی کە کاری تیرۆرکاری ئەنجام بدات بریتە لە سزای لە سێدارەدان بە پێی مادەی 2. باشە. مادەی 2 باس لەو بابەتە ئەکات کە بە کاری تیرۆرکاری دەستنیشان کراوەیان بە تیرۆرکردن ناوزەند دەکرێت و ئەنجامدەری ئەو کەسە پێویستی بەوەیە کە کەسێک هەستا بێ بە ئەنجامدانی کردەی کۆمەڵکوژی یا کەسێک تیرۆر بکە یان بە مەرامی سیاسی یان بە لە ڕووی ئایدۆلۆژیەوە یان کەسێک کە تا بۆ نمونە لە ڕووی ئاینیەوە کەسێک بە کافردا بنرێت ئەگەر هاتوو ئەم کەسە تیرۆر کرا دەچێتە چوارچێوەی ئەم یاسایەوە کە لە مادەی 2 هەموو ڕێکارەکانی بۆ دەستنیشان کراوە. زۆر باشە. ئوستاز یاسا چۆن یاخود یاسایی ژمارە 3 ساڵی 2006 بەرەنگاربوونەوەی تیرۆر چۆن مامەڵە لەگەڵ کەیسەکانی بڵاوکردنەوەی بیری توونڕەوی هەروەها بانگەشە بۆ گروپە توونڕەوەکان لە ڕێگەی ئەعلام و سۆشیال میدیاوە ئاکات. هەموو ئەو حاڵەتانی کە باس کراوە لە 8 بڕگەیە لە بڕگەی یەکەمەوە تا بڕگەی 8ەم دەستنیشان کراوە کە مادەی 2 تیرۆر چێ دەگرێتەوە و بکەری ئەو کەسە ئەو تاوانە ئەو کەسانە ئەگرێتەوە کە هەڵەسن بە ئەنجامدانی بابەتێک لەو بابەتانەی کە دەستنیشان کراوە بۆ نمونە ئەنجامدانی کاری تەقینەوە ئەنجامدانی سووتانی شوێنێک کوشتنێکی بە کۆمەڵ لە ڕووی یعنی ئەگەر بابەتەکە پەیوەندی بە بابەتێکی سیاسیەوە هەبێ یا ئایدۆلۆژیەوە هەبێ یان مەسەلەن کوشتنی نێردەی دیبلۆماسی کوشتنی دیبلۆماتکارەکان کوشتنی هەموو ئەو کەسانەی کە بەپێی یاسا پارێزبەندیان هەیە وەکو ئەو کەسانەی کە لە ناو قۆنسڵخانەکان لە قۆنسڵگەرەکان لەو شوێنانەی کە یاخود لە شوێنێکە مەبەستیان خزمەتکردنی شوێنێکی دیاریکراوە بێ کەسێک هەست هەڵسێ بە ئەنجامدانی تاوانی تیرۆرکردن ئەمە دەچێتە چوارچێوەی ئەم تاوانە و سزاکەشی لە سێدارەدانە. تایبەت بە دۆسەی ئەم کچەش کە تەنها 2 ساڵ سزای بۆ دەرچووە هۆکارەکە بۆ دەگەڕێنرێتەوە کە ئەم کچە تاوانەکەی ئەنجام نەداوە بەڵکو هەوڵی داوە بۆیە ئەوە شوای کردووە سزاکە کەمتر ببێت. هەموو ئەو بابەتانی کە دەچێتە چوارچێوەی بڵاوکردنەوەی بیری توندڕەوی جا لە ناو مزگەوتا بێ یا لە ڕێی سۆسیال میدیاوە بێ یا لە ڕێی کۆڕبەندی سیاسیەوە بێ یا لە ڕێی دروستکردنی بنکە و باند و کۆمەڵی خەڵکەوە بێ کە مەبەستیان دروستکردنی ئاژاوە گێڕی و مەبەستیان دروستکردنی پشێوی نانەوە بێ ئەمە دەچێتە چوارچێوەی ئەم یاسایەوە و لە دوای ئەوەی لێکۆڵینەوە لەگەڵ بکەری ئەو ئەنجامدەری ئەو تاوانە دەکرێت سزایەک دەدرێت کە ئەتوانم بڵێم بەپێی مادەی 2 دەستنیشان کراوە بە سزای لە سێدارەدان و لە مادەی 3 کۆمەڵی ڕێکاری یاسایی دەستنیشان کردووە بۆ هەر کەسێک کە تاوانەکە ئەنجام بدا و مادەی 3 تیرۆر بیگرێتەوە زیندانی ئەکرێت بۆ ماوەیەکی هەتاهەتایی و هەروەها لە مادەی 4 زیندانی دەکرێت بۆ ماوەیەکە لە 15 ساڵ کەمتر نەبێت کە ئەمە هەرێکیان ڕێکارەکان دەستنیشان کراوە. باشە. سزای هەوڵدان بۆ پەیوەندیکردن بە گروپە توونڕە و تیرۆریستیەکانەوە چیە لە یاسایە؟ ئێمە 2 حاڵەت هەیە بێ لە یەکی جا بکەینەوە. ئەو کەسەی کە تاوانەکەی ئەنجام داوە لەگەڵ ئەو کەسەی کە ئەوێت تاوانەکە ئەنجام بدات یا دەوێت ببەشە لە تاوانەکە. ئێمە لە قانونی عێراقیە بابەتێکمانێ پێڵێن شروع واتە تاوانەکەی ئەنجام نەداوە بەڵام یعنی هەنگاوێکە بۆ ئەنجامدانی تاوانەکە. باشە لەو حاڵەتەیە تەمەن بەڕێز دادوەری دارگای تایبەتمەند کە دارگای تاوانەکانە لە دوایەوەی کە ئەو کەیسە ئەچێتە بەردەستی لە دوای ئەوەی ئەڕوانێتە ناو دۆسیەکە بۆی دەرەکەوێت کە ئەم کەسە کارەکەی ئەنجام نەداوە بەڵام هەوڵی داوە بۆ ئەنجامدانی کارەکە کەواتەی بەبێت جیاوازی بکەین لە بینی دوو بابەتی جیاوازە. ئەگەر ئەم کەسە تاوانەکەی ئەنجامدا ئەوە سزایەک ئەیگرێتەوە کە بەپێی مادەی 2 ئەچێتە تا ڕادی لە سێدارەدان. ئەگەر تاوانەکەی ئەنجام نەدابوو هەوڵی دابوو یا لە ڕێی سۆسیال میدیاوە دروستکردنەوەی بڵاوکردنەوەی بیری توندڕەوی یان هەوڵدان بۆ پەیوەندیکردن بە ڕێکخراوەتی تیرۆریستە جیهانیەکانەوە بە تایبەتیش لە هەرێمی کوردستان و لە عێراقا بابەتی پەیوەندیکردن بە ڕێکخراوی داعشەوە جا ئێستا خەڵک ڕەنگە لە هەندێک شوێنە پەروەردە بکرێن
بۆ ئەوەی کە بتوانن پەیوەندی بکەن بە ڕێکخراوی داعشەوە لە دەرەوەی هەرێمی کوردستان، بۆ نمونە لە سووریا، بۆ نمونە لە تورکیا، بۆ نمونە لە هەر ناوچەیەکی تر کە ئەوان گروپ و شوێن و ئەوەیان هەبێت. لەبەرەوە ئەمانە کاتێک نەیانتوانیوە تاوانە بنەڕەتەکە ئەنجام بدەن، ئەو کاتە بەڕێز دادوەری دادگای تایبەتمەند سزایەکیان بۆ دیاری دەکات کە ئەوە دەسەڵاتەکەی بۆ ئەوانە گەڕێتەوە. ڕەنگە 2 ساڵ بێ، ڕەنگە 3 ساڵ بێ. ئێمە 2 ساڵ سزای وەرگرتووە، هەم لە ڕێگەی سوشەل میدیاوە بانگەشەی لە ڕێگەی چەند پێیج و ئەکاونتێکی جیاوازەوە بانگەشەی بۆ گروپە توندڕەوەکان و بە تایبەتی ڕێکخراوی تیرۆریستی داعش کردووە، هەم هەوڵیشی داوە کە بچێتە ناو ڕێکخراوەکەەوە و خۆی دانی پێداناوە کە بێتەوە دواتر کردەوەی تەقینەوە تیرۆریستی و خۆتەقانەوە ئەنجام بدات. ئەمە حکمی 2 ساڵی وەرگرتووە بەڕای ئێوە وەکو پارێزەرێکی ڕاوێژکار و شارەزا. ئەم حکومە کافیە یاخود حکمێکی گونجاوە؟ لەبەرەوەی ئەو کەس تاوانەکەی ئەنجام نەداوە، من پێم وایە ناتوانم لە باتی دادوەرە بەڕێزەکان بڕیار بدەم لەوەی کە بڵێم ئەم سزایە گونجاو یاخود گونجاو نییە، بەڵام لەبەرەوەی کە ئەم کەسە تاوانەکەی ئەنجام نەداوە واتە بە تیرۆرکار ناوزەند ناکرێت، بۆیە سزای 2 ساڵیان بۆ دەستنیشان کردووە کە زیاتر ئەتوانم بە وەکو ڕێی خۆم ئەتوانم بیجەڕمەوە بۆ ئەوەی کە ئێمە یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردنمان هەیە کە بەڕێی من ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ڕەنگە ئەمە وەکو بەرچاوڕوونیەک بۆ دادوەرە بەڕێزەکان لە کاتی دانیشتنەکانی ناودادگایە گەشتبێتنە ئەو بڕیارەی کە سزایەک دەستنیشان بکرێت بۆ ئەم کەسە کە بۆ نمونە بۆ ماوەی 2 ساڵ بێ وە حاڵەتێکی کە ڕەچاوی کراوە لەوە ئەچێ و کەسە پێشتر تاوانی ئەنجام نەدابێ، پێشینەی تاوانی نەبێت و حاڵەتێکی تر کە ڕەچاو کراوە ئەوەیە کە ئەم کەسە لە ڕەگەزی مێیە. ئەمانە هۆکارێکن بۆ ئەوەی کە 2 ساڵیان وەکو ماوەی سزادان بۆ ئەم کەسە دەستنیشان کردووە. دەبێت چی بکرێت بۆ ئەوەی هاوشێوەی چیرۆکی ئەم کچە ڕوونەداتەوە؟ ئەوەی لەم بەرنمەیەدا پێیگەشتین دەبێت بە هەموو لایەک هەوڵ بدرێت بیری توونڕەوی لە ناو کۆمەڵگادا پەرە نەسێنێت و هەموو لایەکمان هەم ئاگاداری گوتار و گفتارەکانمان بین، هەم زۆر باش ئاگاداری گەنجەکانمان و ڕەفتار و مامەڵەی ڕۆژانەیان بین، چونکە ژیانی هەر مرۆڤێک لە هەموو شتێکی تر بەبایەخترە.